بەڵێ دووبارە سڵاف لە هەوە بن بینەران مژارەیەکی یا بەرنامە بەیانیت باش کوردستان ئەمێ لەسەر پەروەردەیە تایبەت باخەوین لە هەرێمان کوردستانی وەروە گرنگیە پەروەردەیە تایبەت ناوەندێن خواردنێژ بۆی vێمەرەمێژی میێڤانداریە ڕێزان نادر دەروون ناس کردە بە لێ سپێدە باش تو بخێراتی بۆ بەرنامە بەیانیت باش کوردستان زۆر سپاس و بەیانی ئێوەش هەموو باش. ڕێزان خان پەروەردەی تایبەت لە ناوەندەکانی خوێندندا بۆچێ گرنگە یان بۆچێ پێویستە؟ بەڵێ ئێمە هەتا ئێستا لە ناو قوتابخانەکاندا کلاسیان بڵێن کلاسێکی تایبەتمان نییە بۆ قوتابیەکان ئەو قوتابیانەی کە لە ناو پۆلدا بە تایبەتی کە زۆر ئەجوڵێن حرەکەیان زۆرە قسە زۆر ئەکەن ئەمانە وا لێ ئەکەن واری ژینگەی ناو پۆلەکە ناو کلاسەکە تێگەن ئەمانە مامۆستا ناتوانێت زۆر جار تەرکیز بکاتە سەر ئەم کەسانە و کار لەسەر ئەمانە بکە ئەمە نوعەکان مناڵی کەمانێ شەرمنە کە ئەچێتە شوێنێکی ناو کلاسێکی ناو قەرەباڵغی مەسەلەن پۆلمان هەیە 25 تە لە بەیتایە 30 تە لە بەیتایە بڵێن یان کەمتر بڵێن 20 تە لە بەیتایە ئەم مناڵانە تووشی شەرمە بن ناتوانن قسە بکەن ئەمە جۆرێکیان جۆرێکی کەمان هەیە لە مناڵ مەسەلەن لە ناو پۆلدا لە سوستێمی کۆمەڵایەتی لایە و سوستێمی کۆمەڵایەتی زۆر شت ئەگرێتەوە سوستێمی کۆمەڵایەتی بۆ ئەوی کە پەروەردەیەکی باش نەیراوە لە ماڵەوە دوو سوستێم بووە سوستێمی ماڵەوە بەجیا سوستێمی قوتابخانە بەجێ ئەم مناڵانە ویان لێ ئەکەن ئاستی زانستیەکان لە پۆلدا نزمە بێتەوە بۆ ئەوەی کە ئێمە نزم نەبێتەوە ڕێژەکان بەرەو باشی بڕۆین و ئاسی زانست بەرەو پێشەوە بڕێن بە کلاسی تایبەتیمانە بێت کلاسی تایبەتیش معنای چی لەناو قوتابخانەکە ئەبێ پۆلێکمان هەبێت کە مامۆستای تایبەتی دەروون ناس کۆمەڵناز لەو شوێنە کارکە لەو کلاسەیە لەگەڵ قوتابیەکانە پێویستی بە قوتابخانێکی تایبەت نییە بکرێتەوە تەنها بۆ ئەو قوتابیانە و تەنها لە خوێندنگاکانی خۆمانە ئەتوانن بەڵێ بەدڵنیەوە بەدڵنیا پێویستمان بۆ نیە قوتابخانەیەکی زۆر گەورە بکەینەوە پارەیەکی زۆر سەرف بکەین ئەمە چێککە ئێمە قوتابخانەیەکی خاوێن پێداویستی خاوێن پێداویستی جیاوازە ئێمە باسی مناڵی خاوێن پێداویستی ناکەین مەسەن ئۆتیزم بێ مەسەلەن بۆ نمونەشە لە دەماغ بێ یان مەسەلەن کورتە باڵا بێ پێویستیان بە قوتابخانەیەکی تایبەتمەندی هەبێ ئەمە من ناو کێشەی ناو پۆلی کە ئەو مناڵانە باس کرد ئەمە پێویستیان بۆ کلاسە تایبەتانەیە هە لە ناو خودی قوتابخانەکان باشە ڕێزان خان کەواتە ئەو کەسانەی کە خاوەن پێداویستی تایبەتن ینی ئەوانیش لەو کلاسە جێگایان دەبێتەوە یاخود دەبێت لە خوێندنگایەکی تایبەتدا ئەگەر ئۆتیزم بێت ئەبێ بڕا بۆ قوتابخانەیەکی کە ببوور ئەگەر شەلل دەماغ بێ ناتوانین لە قوتابخانەی احتیادی دای بنین ئەگەر مناڵە بیرکۆڵ بێ ناتوانین لەو کلاسانە داینین ئەم تەنها ئەم کلاسە بۆ کێیە بۆ ئاستی زانستیەکانیان کە نزمە بێتەوە لە ناو پۆلدا مامۆستا توانای نییە فریان ناکەوێت بەسەر ئەو منداڵانەدان بەسەر خوێندکارانەدا زیاتر پێویستیان بە لایەنە پەروەردەیەکە نیە وەک لایەنە زانستیەکە بۆ نمونە کە لە ڕووی پەروەردەیەوە باەخێکی زیاتر بە خوێندکارانە بدرێت لە چاوانی دیکەدا هەردووکێتی من زووتم سیستەمی کۆمەڵایەتی نیانی واتە پەروەردەی نییە وە لە ڕوو زانستیەکەشەوە چونکە پێویست بۆ مناڵەکە چیەک بۆ نمونە ئەو خوێندکاریەتە ئەوێ جیاوازە لە خوێندکارێکی ئاسایی کە هیچ کێشەیەکی نەبێت گرفتێکی نەبێگەڕێتەوە بۆ پەروەردەی خێزانەکەی یان ئەو خوێندکارە خۆی گرفتی هەیە نەخێر بە دڵنیا هەموو یەگەڕێتەوە بۆ پەروەردە چونکە مناڵە تا 5 ساڵە بێت لەسەر قاچی خۆی بۆستێت و پەروەردەی تەواوی وەرگرتە بێ ئەگەر بێت و کەم و کوڕێکی پەروەردەی هەبێ لە ناو خێزانە فریان نەکەوت بێ ئێمە بینێ کە ئەڕوا ڕنگانەوە لە ناو قوتابخانەکە بۆ دروست ئەبێ مەسەلەن بۆ نمونە باوکێکی هەیە هەموو شەوێک ئەخواتەوە یەتەوە ماڵەوە شەڕ ئەکات ئاژاوە ئەبێت تووشی شەرمە بێ ئەو مناڵە بەیانی کاچێتە ناو قوتابخانە ناچێتە پێشەوە دابنیشە بۆی تەرکیزی هەبێ بەهۆژ نییە واتە هەموو مناڵێک کە لە دایکە بێ مناڵێکی ئاساییە تەنها پەروەردە وای لێ ئەکا کە لە گەورەبوونا جیاواز بێ لە مناڵەکانی تر بەتایبەت لە قۆناغەکانی خوێندنە بەدڵنیاوە بەڵام ئەگەر بێت و نەخۆشیێکی بەدایکبوون هەی بێ ئەمان جیاوازە بەزەگینە هەموو مناڵێکی ئاساییەکە لە دایکە باشە ڕێزان خان ینی زیاتر شرۆڤەی ئەم بابەتە بکەین مثلەن مناڵێک شتەکان درەنگ وەرەگرێتن ینی ئەویش جێگایە بێتەوە لەو کلاسەیە بەڵێ بەدڵنیاوە چووکە ئەوە وەختی زیاتر ئەوێت مامۆستاکە فریان ناکەوێت ئەبێ پێویست لایەنە کۆمەڵاتیەکەم چ پەیوەندی بۆ مادەم ینی ئەویش بگرێتەوە ئاخر کۆمەڵایەتێکە چۆنە ئەم هەردووکی
کەم و کوڕی هەیە هەم لە زانستەوە هەیەی و هەم لە پەروەردەشەوە کە هێنیتە ناو ئەم کلاسەوە مەسەن مناڵە گەگەر لە بواری پەروەردەیە بێ کۆمەڵایەتەکە بێ احتیمالە تۆ 3 مانگ لەو کلاسە بیێڵیتەوە بەس ئەگەر هیچ زانست بێت وردە هێوا شێوات احتیمالە 6 مانگ بمێنێتەوە بۆ ساڵێکیش بمێنێتەوە ئەمە جیاوازیەکانە ئەبێت دەرووناز لەوێ تێستی بکاهی ئەو مناڵە پێشوی بیباتە ناو پۆلەکەوە بزانێت لە چی کەم و کوڕەکانێتی باشە ڕێزان خان ینی کلاسێکی نمونەی تایبەت ینی ئەبێ چۆن بێتن بۆ ئەو خوێندکارانە ینی ژینگەی مامۆستا و ئەو کلاسە هۆکارەکانی فێرکردن ئەبێ چۆن بێت بەڵێ ئەبێ ئەو کلاسە جیاواز بێت لەو کلاسی کە خۆی لەسەری جیاوازەکە ڕەحلەیەک نابێدا بنیشێت و 45 دقە لەسەر ئەو ڕەحلێدا بنیشێت کە وەکو لە پۆلەکەیەتی نەخێت ئەو مناڵانەی کە ئەمانەوێت بمەڕۆی زانستەوە ئەبێ ماتریالی باشمان دەبێ ماتریال بریتێ لە چی مەسەلە لە بیرکاریە زەعیفە ئەو مناڵە ئەمانەی پێشخین سێوێنین تۆپەهێنین قەڵەمەهێنین بۆ ئەوەی زیاتر دابنیشین بە یاریکردن فێری ئەەکەین بۆ ئەوەی ئاسان بێت چکە زۆر جار بە پراکتیک مناڵەکە زیاتر وەریەگرێ وەگلوی کە تۆ ژمارەکانی لەسەر تەختە ڕەشەکە بۆ بنووسیت بۆیە ئەو ژوورە تایبەتە شوێنی یاریکردنە ئەجوڵێ حرەکەی تایە باشە ڕێزان خان ینی کلاسێکی ئاوا تایبەت مەسەرەن باس لەوە کردلوانی بەشێکیان لەوانە بن کە پەروەردەیەکی باشیان نەبوو بێتن لەو کلاسەیە جێگا نەکرێتەوە بۆی لە ڕووی پەروەردەیەوە باش بکرێن ینی ژمارەیەکی ئاوا خوێندکار لە پۆلێکدا چۆن مامۆستا ئەتوانێتن ینی فریایان بکرێت مەسەرەن تۆزێک زەحمەت نییە هەموو کارێک لە بیدایە تا کە چووکە نیمانە زەحمەتە بەڵام بریتێ بێ لە چی ئەگەر قوتابخانەکە مەسەلەن لە بیدایە تا لە 6 لە بۆ دەست پێ بکە پێویستیش ناکە هەموو ڕۆژەکە هەیبێت ڕۆژی شەممان مەسەلەن دەوامیان نییە پێویست ناکات تۆ لە دەوامەکەشی دووری بخەیتەوە و تووشی شەرمیشی مەکە بۆچی ئەم مناڵەیە بۆ ناو ئەو کلاسە تایبەتە ڕۆژی شەممان بکەرەوە بۆ ئەوەی ئەو مناڵانە بێن ڕۆژی شەممان لەوێ دەرس بخوێنن بۆی کە کاتێ هەبێ بۆی مامۆستاکان بتوانێت لە 6 لە بۆ ئەبێ دەست پێ بکەیت فەوزاکە دروست مەکەرەوە چونکە تەلەبەت هەیە شەرمەکە لە ناو قەرەباڵغی ناتوانێت قسە بکە ئەبێت چی بکەیت ژینگەیەکی وا بۆ ئەوش تایبەت بکەیت کە بتوانێت لەویایە ئارەزوومەندی هەبێت و بۆ قسەکردن لە 6 خوێندکار زیاتر نەبیان کەمتر نەبێت کەمتر نەبێت بەڵێ جگە لە مامۆستاکە پێویست ناکە کە بۆ نە توێژەری کۆمەڵایەتی بە تایبەتکەەوە لە ڕەنگە ڕۆڵێکی گرنگتری هەبێ وەک لە مامۆستاکە ئایا تا چەند پێویستی بەوە هەیە لەگەڵ مامۆستاکانە بە هەمان شێوە کەسانی پسپۆڕ و شارەزاد دابنرێت کە لەگەڵی مامۆستاکەیە هاوکار بن ئەمە هەر مامۆستایتیانە ئەمە تیمێکن گروپێکنە بێت دروستی بکە بۆ ئەو کلاسە تایبەتە بریتێ لە مامۆستا ئەو مناڵی مەسەلەن لە کوردیا جاری وا هەیە کێشەی هەیە تۆ بێ مامۆستایکی کوردی هەبێ ئەو ڕۆژی شەمێ تەرخانکەی بۆ ئەو قوتابیانی کە لە کوردیا کەم یعنی لە دواوەت تەلەبەرکەت هەیە لە بوارێکی کای بە مامۆستای ئەوەت هەبێ ئیتر جەدوەلیان بۆدانێ توێژەری دەرونی ئەبێ دایمە لەوێ هەبێ توێژەری کۆمەڵایەتی ئەبێ دایمە لەوێ هەبێ ئەبێ پیدەگۆمانە بێ پیدەگۆ بریتێ لە چی لە کوردستانە نیمانە بەداخەوە ئەو ئەوانی کێمە پێڵین دادە بەس دادەی نا لە ئەوروپا لە دەروی ڕۆژهەڵات ببوورە ڕۆژ ئاوا ئەی خوێنن بۆ ئەوەی 4 ساڵە خوێندنەکە بتوانن هاوکاری ئەو مناڵانە بکەن لە ڕووی یاریکردنەوە چکە ئەو پیدەگۆگی تۆ ئەچیتە ناوە چۆن ئەو مناڵانە ئەجوڵێنی چۆن ئەو مناڵانە یاریان لەگەڵاکەی ئەمە کاری کۆمەڵاس و دەرو نازنی ئەمە کاری پیدەگۆگیە پیدەگۆگی چونکە تۆ ئەبێ بە کۆمەڵ مناڵەکان دابنیشێنن قسەیان لەگەڵا بکەی یاریان لەگەڵا بکەی و بزانی چ مۆزوعێک بابە دێنیتە ناوە دەرو ناز لەویا بەس چی ئەکات پابندە بە کێشەکانی مناڵەکانەوە چارەسەرەکە کۆمەڵ ناس لێرە کاری چییە؟ ئەبێت بەحز لەسەر هەموو گروپەکە بکە کەم و کوڕی ناو گروپەکان چییە؟ بینوسێتەوە تەقدیمی ناو قوتابخانەکانی بکە بەڵام پیدەگۆ ئەو کەسێک کە ئەمانەوێ دایمە لەگەڵ منداڵەکانە بێ ئەمەمان پێویستە لەنا بەڵام نیمانە ئێمە بێت چی بکەین لەم حاڵقی کە نیمانە ئێمە ئەتوانین دەرز بە کۆمەڵناسەکان بڵێنەوە فێریان کە ناو قوتابخانەکە ئەوان لەو پۆلانەیە ئەبێ کار بکەن کاریان هەرەوە نیە کێشەی ناو مناڵەکە و ناو قوتابخانەکە حلکەن کێشەی ناو پۆلەکانیش کابێ بە کلاسی تایبەت ئەبێ ئەوان سەرپەرشتاریان بکەن باشە ڕێزان خان ینی ئەم پەروەردەی تایبەتە هەتا ئێستا ینی لە خوێندنگاکانی هەرێمی کوردستان تا چەند پەیڕۆ کراوە ناڵم نییە هەیە بەڵام زۆر بەکەمیە
ئەگەر لە هەموو قوتابخانەیەکە بێت و بکرێتەوە زۆر ئیسفادەی لێ ئەکا کۆمەڵی ئیسفادەی لێ ناکا و کۆمەڵەکەی کەژ لە ناو بچێت بەڕاستی ئێمەمانێ ڕێژی ئاستی زانست بەرەو پێشەوە بەرین لە ناو قوتابخانەکانە ئێستا زۆر دابەزیوە بە بۆنی ئەم گرفتانەمان ڕێزانخان باس لەوە کرد کە لە هەرێمی کوردستان بوونی هەیە ئەو کە بوونی هەیە بە چ شێوازێکە بەپێی ئەو بڕیاری وەزارەتی پەروەردە بێت کە ئەو قوتابیانە هەمان ئەو پۆلەیە کە خوێندکارێکی ئاساییتیایە ئەخوێنێت واتە کلاسی تایبەت هەیە بۆ ئەوان کلاسی تایبەتمان نییە بەڵام سنتەری تایبەت هەیە مەسەلە مناڵێک کە ئۆتیزمی ئەبرێ بۆ بەڵام ئەوە تایبەتە بۆ مناڵانەی کە با بڵێن کە گرفتیان بەڵێ بەزەگی ناوەکو ئەمەی کە من باسی ئەەکەم هەتا ئێستا لە قوتابخانە حکوومیەکانە بەرچاو نەکەوتووە نییە بوونی نابێت یان هیوادارم هەبێ من بۆیە هاتم قسەی لەسەرەکەم چونکە ئەمە ئەبێ هەبێ لە ناو چونکە ئێمە زۆر کێشە لەسەر باسەکەین هەموو جارە ناو قوتابخانەکانە ئەم مناڵە بۆ ڕێژەیان بەرەوت هەر نزمە بێتەوە هی زانستمان کۆمەڵایەتیمان تێک چووە کێشەکانمان زۆر بووە کێ بێت هەوڵبات کە ئەم کلاسانە بکرێتەوە مامۆستایان یاخود لایانی پەیوەندیدار هەیە بۆی کە هەوڵبات بۆی ئەمەش ڕەنگە تا ڕادێک بێتەوەی ئەوەی کە ئەرکی سەرشانی مامۆستا کەمتر بێتەوە وەک لەوەی کە بۆنمونەگەر پۆلێکی تایبەت یاخود کلاسێکی تایبەت هەبێت بۆ قوتابیان ڕەنگە کاراسانیەک بێت بۆ مامۆستایانیش بە هەمان شێوە ئەمە کاری مامۆستانیە ئەمە کاری پەروەردەیە ئەمە سەر و مامۆستای ئەم کارانە ئەبێ ئەنجام بە قسەی لەسەر بکرێت بۆ چۆن دەست پێ ئەکرێ بەڕاستی یەکێک لەوانە من خۆم خیبرەیەکم هەیە نەتوانم ئیشی تیا بکەم لەم کارانەیە ئەتوانین لە قوتابخانەیەکەوە دەست پێ بکەینە تا ئەبێ بە نمونەی بۆ قوتابخانەکانی کە و بەرەو پێشەوەی بەری ئەمە نەکراوە ڕێزان خەمەسەن تێستێکی ئاوا نمونەیەکی ئاوەەر نەگیرەوە مەسەن یەکێک لە قوتابخانەکانی هەرێمی کوردستان بۆیە بزانن ینی ئاستی خوێندکاران بەرەو پێش شوێ یان خۆت هەروەک خۆی ماوەتەوە من ناڵێم تێستەکان زۆر باش نین کە ئەکرێن چووگە لەبەر ئەوەی ئەو کلاسانەمانێ بلو کلاسانەیە تەجروبە بکرێ تۆ ناتوانین لە پۆلێکی 25 خوێندکارانە ناو کلاسێکا بێ تۆ تێستیان بکەیت بەڵام ڕێژەی قوتابخانەکان کە وەرە بیگرە هەموو یەکیتە ناوە هەموو کێشە و گرفتێکی زۆری تایە لە ئاستی کۆمەڵایەتەوە لە ئاستی زانستێکەوە لەبەرەوە لەو کلاسانەوە ئەبێت تێست بکرێ ئەو مناڵانە کێشە و گرفتەکانیان چۆنە هەتا ئێستا بەرەو چەند ڕۆژتووە بەڕاستی ئەمە ئیشی پەروەردەیە ئیترە بێت دەست پێ بکە باشە ڕێزاخان ینی پێدوانیە ئەمە شتێکی تۆزێک قورسە بە تایبەتی لەم کاتەیە مەسەلەن قەیران هەیە کۆمەڵێک کێشە و گیر و گرفت هەیە لە هەرێمی کوردستان لەوانەیە لە ڕووی سایکۆلۆژیاوە خوێندکاران و قوتابیان کۆمەڵێک کێشەیان هەبێتن ینی کەم کەس هەبێت لەوانەیە کێشەی نەبوو بێتن ینی کلاسێکی ئاوا تایبەت لە قوتابخانە و خوێندنگاکان بکرێتەوە پێتوانی ینی تۆزی کێشە و ینی زەحمەتە بێت دەستنیشانکردنی کەیسەکان نەخێر ئەگەر ئێمە دەست پێ نەکەین ترسناکترە بێت قۆناغی خوێندنمان بەرەو خراپتر ئەڕوات بەرەو هیچ باشتر ناڕوات لەبەر ئەوە گرنگە دەست پێ بکەین بەس کلاسێک تۆ هەر ئەتوانی لەناو قوتابخانەکانە هەر پێیای بکەیت ماتریاڵێکی زۆر گرانە ناوێت چووگا لە تۆپ و لە قەڵەم و لە سێ و پرتەقاڵەوە تۆ دەست پێ ئەەکەی کە ئەمە گران ناکەێ بۆ ناو کلاسەکان کاتێک گران ئەەکەوێت کە ئەم مناڵانە دواڕۆژی وڵاتەکەتن دواڕۆژی ئێمن ئەگەر لە ئێسۆ چارەسەریان نەکەین ئەوسا گران لەسەرمان نەکەوێت ئێستا گران ناکەوێت بۆیە پێویستە لە ناو قوتابخانەکانە ئێمە هێواش دەست پێ بکەین هەتا بەرەو ئایندەیەکی باش باشە ڕێزانخان ینی چۆن مامۆستا ئەتوانێت جیای بکاتەوە بۆ نمونە لە پۆلی یەکی سەرەتایی بنەڕەتیەوە باشە مەسەلەن مامۆستا هەموو قوتابیەکانی تازە هاتوون ینی پێتوانیە مەسەن ئەمە بیداتەکەی سەرەتاکەی ئەگەر شتێکی لەم بابەتە هەبێت مامۆستا بۆی دەرەکەوێت کامیان باشە کامیان خراپە دوایەوە جیای بکرێتەوە بەڵێ من لە ناو سوستیمی قوتابخانەیە بەڕاستی ئەبێ یەکسەر کە مناڵ هاتە ناو قوتابخانەوە دوای 6 مانگ تێستی بکەیت بزانی نوعیتی ئەم مناڵە چەند بەرەو پێشەوە ڕۆشتووە هەموو مامۆستایەک پێویستە کاکاچێتە ناو پۆلەوە دەفتەرێکی هەبێت لەسەر ئەم ناوی ئەم مناڵانەی کە هەیەی هەموو ڕۆژێ معلوماتی مناڵانە وەرگێ بزانێ ئاستەکانیان بەرەو چۆ ئەڕوا نەکە لە ئاستی زانستی بەرەو ئاستی هەموو نوعێتەکانی کە ئەو خوێندکارەیەتە ناوە دوای 6 مانگ تێستێگەکرێت تێستەکە کی ئەیکە دەرووناس و کۆمەڵاسەکانی ناو قوتابخانەکە لەگەڵ هاوکاری مامۆستاکان و ئەبێ دایک و باوکیش لەگەڵا بێ چکە جاری وا هەیە تۆ لە دایک و باوکۆ زیاتر شت وەرئەگری وەک لە مامۆستاکە ئەوەشمان بیر نەچێت بەڵێ سوپاس بۆ ڕێزان نادر دەرووناس
سپاس بۆ ئامادەبوونە، سپاس بۆ ڕێنماییەکانە. سوپاس بۆ ئێوە، دەستان خۆش بێت.